چەند ڕۆژێکە وەکو دەزانین کۆماری ئیسلامی ئێران و تورکیاش لای خۆیەوە هێرشی بۆ سەر ڕۆژاوە دەست پێ کردووە. کۆماری ئیسلامی ئێرانیش ناو بەناو هێرشەکاتە سەر بارەگاکانی کۆمەڵە و دیموکرات هەم لە کۆیە هەم لە ناوچەی بەحرکە لە نزیک هەولێر هەم لە زەرگوێز لە سلێمانی. قسە لە سەرواکەینم هێرشانە بۆ لەم کاتەیە ینی ئێران چی لە باشووری کوردستانەوێت. بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ماجید خەلیل کە بەڕێزیان هەم مامۆستای زانکۆن هەم شارەزان لەم بوارە. کاک ماجید سڵاو لێ بێ. سەرچاو ئێران چی لە باشووری کوردستانەوێت؟ لە ڕاستیدا ئەم پرسیارەی تۆ وابەستەیە بە سیاسەتێکی دوور و درێژی ڕژێمەکان یا حکوومەتەکانی ئێرانەوە هەیە کە لە ماوەی دروستبوونی دەوڵەتی نوێی ئێران ئەم شێوازی سیاسەتە یا ئەم خواست و خەسڵەتی مامەڵەکردنە دەرهەق بە باشووری کوردستان بوونی هەبووە. لە ئێستادا گەرم و گوڕی ئەو گیانە شەڕەنگێزیەی کە دەرهەق بە سنوورەکانی هەرێمی کوردستان دەکرێت یا باشووری کوردستان دەکرێت چ بە نیسبەت ئێرانەوە و چ بە نیسبەت تورکیاوە یا بە شێوازێکی گشتیە وڵاتە هەرێمیانەی کە بەردەوام لە دەوروبەری سنوورە دەستکردەکانی ئێمە سیاسەتێکی ساختەی بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی دراوسێتی هەماهەنگی دراوسێتی مافی مرۆڤ پێودانگ و پرەنسیپەکانی یاسای نێودەوڵەتی مامەڵەیان کردووە. هەرێمی کوردستان هەر لەو کاتەوەی کە دروست بووە بە نیسبەت وڵاتی تورکیا و ئێرانەوە هەمیشە مامەڵەیەکی تاکتیکی لەگەڵدا کراوە، هەمیشە بەڵێن و پرەنسیپێکی دیاریکرا و لە مامەڵەکردنی نێوان دوو کەلتور دوو سیاسەت دوو کیان لە نێوان ئەم وڵاتانەدا نەگوزەراوە. بەڵام لە ئێستادا وەک دەزانین ڕەوشی ئێران ڕەوشێکی نالەبارە و نالەبارە بە نیسبەت ئەو سیستەمە سیاسی کە هەیە، نالەبارە بە نیسبەت ئەو هوروژم و هێزە ئازادیخوازەی گەلانی بندستی ئێران کە ئێستا لە ئاستانەی ئازادیخوازیەکی ئەجگار بەریندان هاتوونەتە پێشەوە بۆ داواکردنی خواست و مافەڕەواکانی خۆیان. ئەوەی کە دەگوزەرێ سەبارەت بە هەرێمی کوردستان دوورتان نزیک پەیوەندی بەو پاسا و پەیامانەوە نییە کە حکوومەتی ئێرانی ڕای دەگەێنێت دەربارەی بە هەرێمی کوردستان. بە هیچ شێوەیەک ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان وابەستە نین بەو پاساوانەی کە ئەنجام دەدرێن. بوونی دەسەڵاتە بە هێزە بەرهەڵسکارەکان یا پارتە هەڵسکارەکانی نەیار بە نەریتی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستاندا لە ساتە وەختی دروستبوونی هەرێمی کوردستانەوە وەکو کیانێکی سیاسی ڕێپێدرا و مۆڵەت پێدرا و فەرمی هیچ جۆرە بارگرژیەکی بابەتی ئەو تۆیان بۆ کۆماری ئیسلامی ئێران دروست نەکردووە. ئێمە داتامان لایە لە دروستبوونیانەوە لە ئۆردوگا پەنادراوەکانیانەوە کە بە شێوەیەکی فەرمی مۆڵەتیان پێدراوە لەلایەن هەرێمی کوردستانەوە. لەو کاتەوە تاوەکو ئێستا بەپێی هەموو دوکیومنت و زانیارە مێژوویەکان هیچ پارتێکی بەرهەڵسکاری ڕژێمی ئێرانی بە پشبەستن بەو مۆرکە دیاریکراوەی کە لە یاسای پەنادانی هێزە بەرهەڵسکارەکاندا هەیە ئەوان جوڵاونەتەوە. دوورتان نزیک نەبوونەتە گرفتێکی ئەوتۆ کە کۆماری ئیسلامی ئێران تەنگەتاو بکەن بە بۆچوونی ئێمە ئەوەی کە ئێستا دەگوزەرێ ئەو شێوازی تۆپ بارانکردنەی سەر ئۆردوگاکانیان کە هەمیشە ژن و منداڵەکانی پەناهندەکان بوونەتە قوربانی هیچ جۆرە پاساوێک هەڵ ناگرێ. بۆیە خۆشبەختانە دەتوانم بڵێم بۆ هەوڵجار حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی توندیان نواندووە و دەنگیان هەڵبڕیوە، کۆمەڵگەی نێودەوڵەتیان ئاگادار کردووەتەوە و جگە لەوەشەوەش کە جێگەی دڵخۆشیە کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە تایبەتی ئەمریکا و وڵاتە باڵا دەستەکانی ئەوروپا لەم میانەدا هەڵوێستی خۆیان نواندووە دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران. لەبەرەوە بەڕێزەکەم ئێمە
ئەوەی کە دەمانەوێت لێرەدا بیڵین بریتێ لەوەی کە پرسیارەکەی بەڕێستە کۆماری ئیسلامی ئێران چی لە باشووری کوردستان دەوێ. کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە لە باشووری کوردستان دەیەوێ هەر ئەوەیە کە لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەیەوێ. کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و هەموو وڵاتە هەرێمیانە ئەوەی کە دەیانەوێ نەبوونی تایبەتکارە نەتەوەیەکانی تۆیە، نەبوونی هەناسەیەکی ئازادە بۆ تۆ، نەبوونی دەرفەتێک و دنیابینیەکی ئازادی خوازیە بۆ ئەم میلەتە بندەستە کە ساڵهای ساڵە گیرۆدەیە. ئەوەی ئەوان دەیانەوێ گیانێکی شەڕەنگێزیە، گیانێکە کە لەگەڵ هیچ پێودانگێکدا لە مێژووی مرۆڤایەتیدا یەکی نەگرتووەتەوە. باشە مامۆستا ماجد هەمیشە وەکو باسە کرد باشووری کوردستان دراوسەیەکی باش بووە و هەرگیز مەترسی بە هیچ شێوەیەک ڕێگەی نەداوە ئەو هێزانش کە لێرن هێزە بەر هەڵسکارەکانی ئێران لێرە و مەترسی بن بۆ سەر ئێران. بەڵام ئێستا پاساوەکە ئەوەیە تا ئەم هێزانە گوایە لێرن، پاساوە فەرمیەکەیان ئەوەیە. تورکیاش ئەردوغان لە هەفتەی ڕابردووە ڕێگەیان دەڵێمە لەگەڵ کوردەکانە کێشەمان نییە. ینی ئایا پاساوانە پاساوی واقعین یان شتێکی ترامانەتەنا بیانوویەکی ڕووکەشن. وەکو باسم کرد ئەمانە پاساو گەلێکی نالۆژیکین. جارێ ئەم ئەزمموی هێرشکاریە و سنوور بەزاندنە یا سیاسەتی سنوور بەزاندنا بە نیسبەت تورکیاوە مێژوویەکی دوور و درێژتری هەیە. ئەوان تاوەکو ئێستا زیاد لە 30 ئۆپەراسۆنیان لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووە تاوەکو ئەم ڕۆژانەی ڕابردووش درێژەیان هەیە کردوتە سەر هەرێمی کوردستان. بەشێکی زۆری ئەم پاساوانە بە ئاگاداری و بە هۆشداری و بە هەماهەنگی و لێک تێگەیشتنی نێوان ئێران و تورکیا بووە. لە کاتێکدا ئێمە دەزانین کە سەر لەبەری ئەم ئۆپەراسیۆنە هیچ ئاکامێکی بۆ دەوڵەتی تورکیا نەبووە، هیچ ئاکامێک. و دەتوانم بڵێم فیدباکی ئەم شێوازی ئۆپەراسیۆنە سەربازیانە بۆ هەرێمی کوردستان هیچ نەتیجەیەک و دەستکەوتێکی ئەوتۆی نەبووە تورکیا هەبووە نەبۆ ئێران. ئەوان دەزانن بە تایبەتی ئێران لە ڕەوشێکی لەم جۆرەدا بە نیسبەت نەریتی سیاسیانی خۆیانەوە هیچ سوود و بەرژەوەندیەکیان نییە جگە لەوەی دەنگی ڕای گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان تووڕەتر دەکەن. ئەو سۆزوەبینەی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە پێناو تایبەتکارە نەتەوەیەکانی خۆیان هەیە بە گروتینتر دەبێت. ئێمە دەزانین لە هێرشەکانی سەر بارەگاکانی دیموکراتەوە لە کۆیە خۆناغەکانی ڕاپەڕینی خەڵکی ئێرانی لە شار و شارۆچکەکاندا لە کوچە و کۆڵاکاندا لە شەقامەکانە هێجگار دەنگیان بەرزتر بووەتەوە و بە تیر و تاوتر هاتوونەتە پێشەوە و دروشمەکانیان زەقتر زەمینەیان بۆ ڕەخساوە. لەبەرەوە پێمان وایە ئەوان دەبێت لە مێژوو و لە میتۆدی سیاسیانی خۆیان تێبگەن کە کارێکی لەم جۆرە سوود و بەرژەوەندیەکی ئەوتۆی نابێ. باشە بە بڕای تۆ کاک ماجد خۆپیشاندانەکان لە دووسێ ڕۆژی ڕابردووە خوێناویتر بوون تونند و تیژەی زیاتری لێکەوتۆتەوە و کۆماری ئیسلامی ئێران ینی زیاتر ڕوبەڕووی خۆپیشاندەرانە بێتەوە ژمارێکی زۆری لێ شەید کردوون. ئەمە بەر بە خۆپیشاندانەکان نەگرێ؟ نا بە هیچ جۆرێک وەکو باسم کرد ئەمە سوچێکی دیکەی گیانی بەرهەڵسکاری دەداتە دەست ئەو کەسانەی کە دەیانەوێ ئاڕاستەی خۆپیشاندانەکانیان بەرە و نەتیجەیەکی سەرکەوتوانە برن. ئێمە دەزانین زیاد لە 2 مانگە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە سەرانسەری ئێراندا خۆپیشاندانەکان بە شێوەیەک کە هەڵگری تایبەتمەندی و تێڕامانی قوڵن کە پێشبینیکردنیان ئەستەم بوو بەردەوامیان بابەتێکە جێگەی قسە لەسەرکردنە بە شێوازێکە کە لە ناوەندەکانی بڕیاری کۆماری ئیسلامی ئێراندا گرفتاریەکی ئەوتۆ هاتووەتە پێشەوە. شێوازی ئەو خەباتە لە ئاستێکی ئێجگار باڵادایە. لۆژیکێکی دەتوانم بڵێم تا ڕادەیەک بەرنامە بۆ داڕێژراوی جەماوەری دەیجوڵێنێ کە پێشتر ئەزمموی لەم جۆرە نەبووە. ڕاپەڕینەکان بە نیسبەت ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ یەکەم جارە کە ڕاپەڕینێکی سەرتاسەریە. بۆ یەکەم جارە شوێنانێک ئێمە دەبینین دەنگی ناڕەزایەتیان تێدا بەرز بووەتەوە کە لە مێژووی
زیاد لە 40 ساڵی کۆماری ئیسلامی ئێراندا و شوێنانە بێدەنگ بوون. ئێمە تەماشا دەکەین سنوورەکانی کرماشان، ئیلام، لوڕستان، سەرپێڵ و زەها و سەلاس و باوەجان، ئەو جوامێریەی جوانڕۆکە لە چەند ڕۆژانی ڕابردوودا نواندوویەتی حاڵەتێکی هەم پێشببینی نەکراو بوو، هەم لە پێشینەشدا شتانێکی لەو جۆرە نەبووە. ئەو دروشمانەی ئەوان بەرجان کردووە دروشمێکن بە تەواوەتی کۆماری ئیسلامی ئێرانیان تەنگەتاو کردووە. لەبەرەوە تەنانەت ئەو حەماسەت و حکایەتی شۆڕژگێڕی کە لە ئێستادا لەوێ دەگوزارێ بابەتی جۆش و کرۆشێکی وهای هێناوەتە پێشەوە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی باشووری کوردستان و تێکڕا کوردەواری ڕوبەڕووی هەست و سۆزێکی ئازادی خوازانەی ئێجگاربەرین کردووەتەوە و پێویستە لە حاڵەتێکی لەم جۆرەدا هەروەکو دەبینین ئێستا تەرخ و تێڕوانینی جیاجیا هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم ئەزمونەدا و زانایانی ئاینی تێکڕا لە شارەکانی کوردستاندا هاتوونەتە سەرخەت و دروشمی سیاسیانەی گەورە و گۆڕانکاری لە میتۆد و سیستەمی دەسەڵاتدار دەخوازن. باسی مامۆسایانی ئاینیت کرد لە دوو ڕۆژی ڕابردووە تێکڕا کۆببوونەوە و داوای ڕفراندۆمێکەکەن بە چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆی ئەم ناوچانە بڕیار لە چارەنووسی خۆیان بن. ئەم حاڵەتە ئێمە دەزانین ڕەنگە قسەکردن لەسەر شێوازی دانوستان یا مامەڵەکردن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا ئێمە بگەڕێنێتەوە بۆ یادەوەریەکی تاڵ، یادەوەریەکانی سەرەتایی شۆڕشی گەلانی ئێران. ئێمە دەزانین کە شۆڕشی گەلانی ئێران لە 79دا کە ڕوودەدا چەند قۆناغێکی دانوستاندن و سازشکردن لە نێوان نەتەوەکان و ئیتن و مەذهبەکانی ئێراندا هاتە پێشەوە. بە تایبەتی گەلی کورد لەو قۆناغەدا بە باڵە جیاوازەکان و ئاراستە جیاوازەکانی ئەوە بە ئاراستەی ناسیۆنالیست و چەپ و تەنانەت ئیسلامگەرەکانی مەکتەبیەکانی ئەحمەدی موفتی زادەشەوە بە جۆرە لە جۆرەکان هەوڵ و هیمەتی دانوستاندن کرا لە نێوە لەگەڵ ئەم ئەزمونەدا لەگەڵ ئەم شێوازی دەسەڵاتدارەتی کە لە قومدا هاتە پێشەوە و دوایی سەهەندی ئەم سیاسەتە تاران و هەموو ئێرانی گرتەوە. بەڵام دەبینین شێوازێکی تاکتیکی بوو. ئێستا سەر لەبەری ئەوانەی کە شارەزای سیاسەتی ئێرانن لەگەڵ کەمینە و پێکاتە ئیتنی و نەتەوەییەکاندا بە ئاسانی لەو ڕاستیە تێدەگەن، لەو تاکتیکە تێدەگەن کە ئەم جۆرە سازشکردنە سازشکردنێکی مەبدەئی نییە و ئەم هاتنە پێشەوەی کۆماری ئیسلام بۆ هەر خواستێکی ئێستا بۆەوەی سازان و دانوستاندن کە لەگەڵ خەڵکی ڕاپەڕیوی ئێراندا پێمان وابێ جێگەی قوبوڵکردن نییە، پێمان وایە مەیلێک نییە بۆەوەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا دانوستاندن بکرێ و پێمان وایە لە ئێستادا تایبەتمەندی ئەم جوڵانەوانەی کە دەگوزارێ و بەردەوامیان هەیە پێناوەتە قۆناغێکی ئێجگار هەستیاریەوە کە ئیتر کاتی ئەوە هاتووە بە تایبەتی بەنیزبەت ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەتوانین بڵێن ئیتر کاتی ئەوە هاتووە سوارە گلاوەکانی کورد ببنە سوار و سوار چاکی سیاسەتێک کە پێویستە ئاهیندەی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوازێکی نوێ و سەردەمیانە دابڕێژرێتەوە. کاتی ئەوە هاتووە کە ئێمە ئەو ئیحساسە جوانەی کەسێکی وەکو هێمنی مەهابادی کە دەری دەبڕێ و پێمان دەڵێ فێری زۆر دەرسی بەکەڵک و باشی کردین تێکشکان جا ببینە ڕاپەڕین و شۆڕشی ئەم جاری کورد. ئەم جاری کورد پێمان وایە ئەم جارەیەکی جیاوازە و ئەمەی کە ئێمە دەیڵین بە پشتبەستن بە وردەکاری و وێنای ویژدانێکی زیندووەوە دەیڵێن کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەگوزارێ و بە پشتبەستن بە ئەزمموی مێژوویی و شێوازی مامەڵی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو تین و تاوەی کە ئەو بڕستەی کە تا ئێستا هێناویانە لەوە ولا تێدەگەین کە ئەو مۆدیلی حکومڕانی و دەسەڵاتداریەتە نە سەردەمیە نە ئازادی خوازیە نە لەگەڵ ئەرک و بەرپرسایەتی مافی ئینساندا یەک دەگرێتەوە و پێویست بوو پێشەوەی ئەم کارەسات و ئەم کارەساتە ڕوبەڕووی دەسەڵاتداران بێتەوە بە شێوازێکی دیکە چاکسازی و چوارچێوەیەکی دیاریکراویان بۆ ڕیفۆرم و بە خۆداچوونەوە دابنرایە. بەڵام ئێستا ئێمە وەکو پسپۆڕێکی بواری مێژوو تەکید لەسەرەوە دەکەینەوە و بە دڵنیاییەوە ئەمە نە پێشبینیە نە پێشهاتە، ئەمە
بەڵگەیەکی بابەتیانەیە لە زانستی خوێندنەوەیکی. مێژووییدا و حتمیەتێکە کە پێویستە گەلانی ئێران پێی بگەن و پێشی دەکەن. من بۆ خۆم ڕێگەم بدەی فەرموو. بەڕاستی ئێمە گەر ئەو مەشەد و وێنانە ببینین کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەگوزێرێ ناتوانین تەنها شرۆڤەیەکی زانستیانەی سیاسی بۆ واقعەکی لەو جۆرە بکەین. ئێمە وەکو کوردێک هەست و هۆسێکی ئەدەبیانە و ئەندێشەیەکی ئازادی خوازی دامان دەگرێت و ئەم ئەندێش و ئەرکە ئەدەبیە لەسەر هەمومانە کە برەو بەو توانا و بڕستە لە بناتوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بدەین کە لە چوارچێوەی تێکستی ئەدەبیدا چەندێ ڕێکم نووسیوە کە پشبەستووە بە زانیاریە مێژوویەکان و بینەر یا خوێنەر بۆ خۆی یا بیسەر بۆ خۆی تێدەگا کە ئەم ئاراستەیە بەرەو کوێ دەڕوا. تێبیخوێنیتەوە لەو یەک دوو خولەکەی کەماوە دوو بیخوێنیتەوە. دقەیە ڕێگەم بدەی دەڵێم هەر بەو شعرەی هێمنی مەهابادی دەسم پێ کردووە کە دەڵێ فێری زۆر دەرسی بە کەڵک و باشی کردین تێکشکان جا ببینە ڕاپەڕین و شۆڕشی ئەم جاری کورد. چەند ڕۆژێکە ئێمە دەزانین کە هاواری ئازادی لە بینی کوردەواریدا وەک کانی و کارێزەکانی کۆساڵان و ئاویەر، وەک دەنگی گڕ و جوامێرانەی سەرپێڵ و زەها و وەک خوێنی ڕژاوی کۆڵبەرێکی بانە، وەک فرمێسکی بە خوڕی دایکی ڕامین، وەک شینی شمشاڵەکەی قالەمەڕە، وەک شەهامەتی شۆک ئامێزی فوئاد سوڵتانی، وەک گەروی گەرمی تەمبورێکی ئیلام، وەک ماریفەی پیرشالیاری ڕۆحی کوردبوون، وەک تێڕامان و تیلاوە کوردیەکەی موفتیزادە و کۆڵێ مەراقی مۆمیاکراوی هەژاری مکوریانی، وەک دڵی جوانانی بەردەستڕێژی فتوا و فیشەکی خاڵخاڵی، وەک دڵی مەزنی قاسملۆ لە ترپەترپی ژیانێکی نوێدایە. بەڵێ چەند ڕۆژێکە تاوان ڕەنگی ڕق بۆتەوە و سێدارە ئەبلەق وەستاوە، چەند ڕۆژێکە خانی لە بزێڕین دەستی لەسەر سنگی دایە و ئەرتەشی ژنانی ڕاپەڕی و بە بەردەمیدا ڕەت دەبن، چەند ڕۆژێکە شەعەباسەکانی ئەوڕۆ ناچنەوە ئەسفەهان، چەند ڕۆژێکە زرێبار زەینی وەک ئاسمان ڕووناکە و بێدەنگ بێدەنگ پڕ بە مشتی ئاو دەڕێژێ بە شوێن پێکانی ڕێبوارانی ڕاپەڕیندا، ئاو دەڕێژێ بە شوێن ڕێبوارانی ڕاپەڕیندا. چەند ڕۆژێکە سەید عەلی ئەزغەر هاتۆتەوە و بە دەنگی بەرز پێمان دەڵێ ڕۆژی جەژنە، چاوەکانم موسمی ئازادیە. چەند ڕۆژێکە گوریسی گردنی بۆکان بە دەستی شیرینەکانی کرماشان دەبێتەوە بەخوری، دەبێتەوە پوزەوانەی شۆڕش، دەبێتە ملپێکی مەیدانێکی ئازادی، دەبێتە کڵاوێکی گەرم و گوڕی سەر هەموو واڵێکی فەیسبوک و تەلگرام، دەبێتە دەستکێشی کیژێکی بە تێزاب سوتاوی موکوریان. چەند ڕۆژێکە مەیدانی ئیقباڵ وەک مەیدانی چوارچرا کلو کلو بەفری غیرەت لێی دەبارێ. باوەڕتان بێ گەر کەمەندی لەوێ بوایە نەیدەوت من چاوم بۆ چەس ئەسرین بڕژێنێ. لەبەرەوە بدەمەوێت لە کۆتاییدا بڵێم ئەو بارودۆخەی ئێستا دەسڕێ ئەسرینی ناوێ، خۆشی دەوێ، شادمانی دەوێ. کۆتا قسەمەوەیە کە هەڵبەتە من وا تێدەگەم ئەو بارودۆخی کە دەگوزەرێ لەوە ترازاوە ئیتر ئێمە بڵین سەرکەوتوو دەبێت نابێ و بەڵام باشتر وایە وەکو ئەزمموی دەوڵەتە شکست خواردوەکانی مێژوومان ئەو دەسەڵاتە دەست لە کوشت و کوشتار هەڵبگرێ، دەست لە خوێن ڕشتن هەڵبژرێ و ئەو ئەرکەی کە هەیەی لە ئێستادا درێژەی پێ بدا کە ڕەچاوی بارودۆخی دراوسەکانی ئێمەی باشووری کوردستان خەڵکە بن دەستەکەی خۆی بکە. کاک مەجید خەلیل سپاس بە ئامادەبوونت، زۆر زۆر سپاس.